دەرخستنی نیعمەت. وەکو باوەڕداری مەسیحی پێویستە بەزەیی و نیعمەت پێشکەش ئەو کەسانە بکەین کە لە دەرەوەی بازنەی خواستی خوددا دەژین. ئەمە بنەمایەکی زۆر سەیرە و لە چیرۆکێکی سیر براوە، چونکە ئەم بنەمایە بە شێوەیەکی زۆر جوان دیار و ڕوون لە ژیانی یوسف، دەستگیرانی مەریەمی پاکیزە کە بوو بە دایکی عیسای مەسیح. ئەگەر بگەڕێینەوە بۆ ئینجیلی مەتا بەشی یەکەم و ئایەتی 18 چیرۆکی سکپڕبوونی مەریەمی پاکیزە دەبینین. ئەم ئایەتانە دەخوێنینەوە. لە دایکبوونی عیسای مەسیح بەم شێوەیە بوو. کاتێک مەریەمی دایکی دەستگیرانی یوسف بوو، پێش ئەوەی بگوازرێتەوە دەرکەوت کە بەهۆی ڕوح و پیرۆزەوە سکی پڕ بووە. با بە سادەیی بۆتانی باس بکەم کە کاتێک ئینجیل دەڵێ مەریەمی پاکیزە مارە براو بوو بۆ یوسف، ئەمە واتای بەپێی یاساکانی جوولەکە مارە دەربڕین وەکو هاوسەرگیری وابوو. جیاوازیەکی تەنها ئەوە بوو کە بێ جووتبوو بوو، کەواتە ئەم مارە بڕینە پەیوەندیەکی فەرمی بوو مەریەم و یوسفی دەبەستەوە. دەبینین کە شتێک ڕوویدا. لۆقای موژدەبەخش باوردکاریەکی زۆرتر باسی ئەو دیدارە دەکات نێوان جبرائیل و فریشتە و پاکیزە مەریەم، کە تێیدا فریشتەکە بە پاکیزەکەی ڕاگەیاند کە دەبێتە دایکی عیسای مەسیح لە ڕێی ڕوحی خودداوە. چیرۆکی ئەم دەرکەوتنە جبرائیلی فریشتە بۆ پاکیزە مەریەم لە ئینجیلی لۆقا بەشی یەکەمدا هاتووە. لێرەدا جوانی چوار ئینجیلەکە دەردەکەوێت. هەر یەکێکیان دیدێکی جیاوازی ئەو ڕووداوانە دەردەخات. لە ئینجیلی لۆقا ئایەتی 26 دەڵێ کاتێک ئەلیسابات سکی 6 مانگ بوو، خوددا جبرائیلی فریشتەی نارد بۆ شارێک لە ناوچەی جەلیل کە ناوی ناسیرە بوو، بۆ لای پاکیزەیەک کە دەستگیرانی پیاوێک بوو لە بنەماڵەی داود بە ناوی یوسف. ناوی پاکیزەکەش مەریەم بوو. باجەخت بکەمە سەر ئەوەی کە مارە بڕین لە دابوونەریتی جوولەکە هەر وەک هاوسەرگیری وابوو. لە ڕاستیدا کاتێک بیان نووسیتایە مارە بڕین هەڵبوەشێتەوە، ئەوە وەکو بابەتی تەلاقدان مامەڵەی لەگەڵ دەکرا. کۆمەلگای جوولەکە بەم شێوەیە پێناسەی پەیوەندی مارە بڕینی دەکرد. ئاوا ئەو پەیوەندیە جددی بوو. لە ئینجیلی لۆقاش سروش ڕووداوەکانی ئەم چیرۆکەمان بۆ نووسیوەتەوە. ئەوە بوو جبرائیل فریشتە بۆ مەریەم دەرکەوت و پێی فەرموو مەترسا مەریەم، چونکە لە لای خوددا ڕەزامەندیت بەدەستهێنا. پێشی فەرموو کە ڕوحی پیرۆز دێتە سەری و کوڕێکی دەبێت. فریشتەکە بۆی دەرخست کە عیسای مەسیح دەبێت بەهێزی ڕوحی پیرۆز. دیار بوو کە پاکێزە مەریەم پرسیارێکی هەبوو کە هەر کچە گەنجێک دەیکات. بەپێی ئینجیلی لۆقا مەریەم بە فریشتەکەی فەرموو ئەمە چۆن دەبێت کە من هێشتا پاکیزەم. دووبارە جەخت بکەنە سەر ئەو ڕاستیە کە پاکیزە مەریەم مارە بڕابوو بۆ یوسف و بەپێی یاسا و ڕێساکانی جوولەکە هەر پەیوەندیەکی جەستەیی پێش هاوسەرگیری ناشایستە بوو. بۆیە پاکیزە مەریەم پیرۆز و یوسفی دەستگیرانی لە ژیانی بێگردی و پاکیدا دەژیان لە بەردەم خوددا. فریشتەکە وەڵامی دایەوە ڕۆحی پیرۆز دێتە سەرت، هێزی خودای هەرە بەرز دەبێتە سایەی سەرت. لەبەر ئەوە ئەو پیرۆزەی لێت دەبیت بە کوڕی خوددا ناو دەبدرێت. خۆت لە جیاتی یوسفدا بنێ کە دەستگیرانەکەت کە خۆشت دەوێ و متمانەت پێی هەیە بێت و پێت بڵێ کە دووگیانە و هەوڵ بدات بۆتی ڕوون کاتەوە کە چی ڕوویداوە. جا هەواڵەکەش بڵاو بێتەوە و بکێتە سەر زمانی هەموو کەسێک. بیر لەوە بکەوە کە هەندێک خەڵکیش حکمی بەردبارانکردنی مەریەم بدەن
بێگومان یوسف پەشۆکا بوو. بێگومانیش یوسف بەخۆی یان دەستگیرانەکەی گوتووە گوێ بگرە، ڕاستیەکەم پێ بڵێ. دەستگیرانەکەش پێی گوتووە من ڕاستیەکەم بۆ گوتی. هەڵبەت ماوەیە گفتوگۆیان کردووە سەبارەت ئەو دۆخە. پاکیزە مەریەمی پیرۆز تێی کەوتووە، بەڵام ئەوەی زۆر گرینگە لەم ڕووداوەدا وەڵام و کاردانەوەی یوسفە. با وەڵامی یوسف لە ئینجیلی مەتا بخوێنینەوە. یوسفی دەستگیرانی لێرەدا وشەی مێردی یاخود هاوسەری بەکاردەهێنێت، وەکو ئەوەی بێت هاوسەرگیریان کردبێت، چونکە مارەبڕین هەنگاوێکی زۆر جددی بوو. یوسفی دەستگیرانی کە پیاوێکی چاک بوو نەیویست ئابڕووی ببات، بڕیاریدا بەنهێنی دەستی لێ هەڵبگرێت، واتە تەلاقی بدات. لێرەدا وشەی تەلاق بەکێڕهێناوە کە چوار چیوەی پەیوەندی مارەبڕین دوای ئەوە دەبینین کە چۆن خوددا ڕاستیەکەی بۆ یوسف دەرخست، تەنانەت ئەگەر یوسف گومانیشی کردبێت. پێویست بوو یوسف بە قۆناغی گوماندا تێپەڕێت تا ئەو کاتەی خوددا لە ڕێگەی خەونێکەوە تەواوی بابەتەکەی بۆ ڕوون کردەوە. بەڵام یوسف پێش ئەوەی ڕاستیەک بزانێت نەیویست ئاشکرای بکات و ئابڕووی ببات یاخود سوکایەتی پێ بکات. ئەمە سیفەتی کەسایەتی یوسف بوو، وەکو کەسێکی باوەڕدار و شوێنکەوتەی خوددا. دواتر یوسف تەواوی بابەتەکەی زانی کە پێغەمبەران لە پەیمانی کۆندا باسییان کردووە. ئەوەش لە سیپارەی ئیشایە دەبینین لە بەشی 7 و ئایەتی 14. هەروەها لە ئینجیلی مەتا بەشی 1 و ئایەتی 23 کە هەمان دەقی سیپارەی ئیشایای بردووە کە یەکێکە لە پێغەمبەرانی پەیمانی کۆن. فەرمووێ ئەوە تا پاکیزەیەک سکی دەبێت و کوڕێکی دەبێت ناوی لێدەنێن ئیمانوێل کە بەواتای خوددا لەگەڵمان دێت، کەواتە ڕووداوە سەیرەکانی ئەم چیرۆکە کەسایەتی ئەم پیاوەمان بۆ دەردەخات. لە هەمان کاتیشدا دەخوێنینەوە کە خوددا لە خەونێکی زۆر دیاریکراودا پلانەکەی خۆی بۆ یوسف دەردەخات. دەشبینین تا چ ڕادەیەک یوسف گوێڕایەڵە سەبارەت کەلتوری کۆمەڵایەتی باوی ئەو کاتە. ئەم بابەتە لە ئینجیلی مەتا بەشی 1 ئایەتی 24 و 25 دەخوێنینەوە کە وردکاری ڕووداوەکان ڕوون دەکاتەوە. مەتای مژدەبەخش بەردەوام دەبێت لە چیرۆکی لەدایکبوون و دەڵێ کاتێک یوسف لە خەو هەستا ئەوەی فریشتەکەی یەزدان فەرمانی پێدا بوو ئەنجامی دا، واتە جبرائیل. ژنەکەی گواستەوە، بەڵام هەتا کوڕەکەی نەبوو لەگەڵی جووت نەبوو. ئینجا ناوی لێنا عیسا. ئێستا دەمەوێ بگەڕێمەوە بۆ ئەو فەرمودەیە کە دەفەرمووێ یوسفی دەستگیرانی پیاوێکی چاک بوو کە بڕوانینە ئەم فەرمودەیە ئەوە خوددا دەیەوێ بزانین کە یوسف پیاوێکی چاک بوو. چی وای کرد کە پیاوێکی چاک بێت؟ لە ڕاستیدا پێم وایە ئەمە دەمانگەڕێنێتەوە بۆ ئیبراهیم. چۆن ئیبراهیم بوو بە بێتاوان و پیاوچاک؟ ئایا ئیبراهیم بە ژیانی بتپەرستی بوو بە پیاوچاک؟ بە سیپارەی ڕۆما بکەینەوە. پۆلیسی نێردراو ئەم بابەتەمان بۆ ڕوون دەکاتەوە. دەفەرمووێ ئیتر جێبهێڵن ئیبراهیم کە بەجەستا باوکمانە چی بۆ دەرکەوت؟ بزانن چۆن پۆلیسی نێردراو دەمانگەڕێنێتەوە و بۆ ئەو خاڵەی کە مەتای مژدەبەخش ئنجیلەکەی پێدەست پێ کرد. ئیبراهیم لە ڕەچلەکی عیسا. ئەگەر ئیبراهیم بە کردار بێتاوان بوایە شانازی دەکرد، بەڵام نەک لە لای خوددا. ئایا لەو بارەیەوە نووسراوە پیرۆزەکە چی دەفەرموێ؟ ئیبراهیم باوەڕی بە خوددا هێنا و ئەمەش بەڕاست و دروستی بۆ دانرا. واتە کەسێک خۆدا بێتاوانی کرد ئەوە بە باوەڕ بێتاوان بوو، نەک بە کردار. دەبێت
ئەم شتە کە زۆر دیار بوو لە ژیانی ئیبراهیم و یوسف پیاوێکی چاک بوو. پیاو چاک واتە بێتاوان و ڕاست و دروست بوو لە شێوەی ژیانی. دوو شێوە هەیە بۆ بەکارهێنانی وشەی بێتاوان. یەکەمیان بێتاوان کرا لە لای خودداوە بەهۆی باوەڕی، و کاتێک بێتاوان دەبین ژیانی ڕاست و دروستی و پیرۆزی دەژین کە وێنای خوددا بداتەوە. یوسف لە هەموو ڕوویەکەوە ژیانی بێتاوانی دەرخست، بۆیە لێرەدا دەبینین یوسف بریتیە لە بڵگەیەکی ناوازە و زیندوو لەسەر ژیانی بێتاوانی و خوداناسی. پرسیاری بیرکردنەوە و وەڵامدانەوە. چۆن بتوانین ئەمڕۆ ئەم بنەمایە پەیڕەو بکەین و بە گوێرەی بژین بێ ئەوەی یاساکانی کتێبی پیرۆز بشکێنین یان سەرپێچی بکەین؟ با بتانگەڕێنمەوە بۆ ئەو بنەمایە کە لە سەرەتا گوتمان، دواتر وەڵامی پرسیارەکە دەدەینەوە. بنەماکەش ئەوەیە: وەکو باوەڕداری مەسیحی پێویستە بەزەیی و نەعمەت پێشکەشی ئەو کەسانە بکەین کە لە دەرەوەی بازنەی خواستی خوددا دەژین. یوسف بەزەیی و نەعمەتی دەرخست بۆ پاکیزە مەریەمی پیرۆز کاتێک بیری کردەوە کە مەریەم لە دەرەوەی بازنەی خواستی خوددا دەژێ، تەنانەت پێش ئەوەی پێچەوانەکەشی بۆ دەرکەوت. دەبێ هەمومان بەزەیی و نەعمەت دەربخەین کاتێک مامەڵە لەگەڵ هەڵ کەسێک دەکەین، تەنانەت ئەگەر پێمان وابیت کە ئەو کەسە لە دەرەوەی بازنەی خواستی خودداش بێت. پێویستە بەزەیی و نەعمەتیان پێشکەش بکەین، چونکە هەر دەبێ نەعمەت پێشکەش بکەین بێ ئەوەی چاوپۆشی بکەین لە گوناح، چونکە چاوپۆشین لە گوناح پێچەوانەی کتێبی پیرۆزە. بنەماکە دووبارە بکەینەوە. وەکو باوەڕداری مەسیحی پێویستە بەزەیی و نەعمەت پێشکەش ئەو کەسانە بکەین کە لە دەرەوەی بازنەی خواستی خوددا دەژین.